محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران وخواناساني بريس خواهي پروردگار برحمي خوي لم كاتبير وزدا لم جگا فرخير وبركة دا كمال خويتي رحم بإيم وبسلزم أهل إيمان كا فكد وخرا فكاني خومان من لقلنك ولا بلا مصيبتي في الدنيا وقيامة إن شاء الله بدور مانك. إيمان داراني بريس ببوني أو بوما لرزو زمين لرزيكوا لبشي كردستاني سر بتركيا إداو حتى أمرو لروش يخشموا زيادة لفيانصد كس أوي كأهل إيمان إن شاء الله بلي شهيدي وزلتوا شون كان فرمودي في غمرة صلى الله عليه وسلم هاتوا حتى سير لجيب دار وبلدا وخاني بصرا بروخي وبمري لروش قيامتها لقى الشهيدان دا خواي فرودقار حشري دكا پێنسەد شەهید و زیاتر لە 500 کەس و زیاتر لە 1600 بریندار و 80 باڵەخانە و بە هەزاران خان و 49 مامۆستای لێسەر و شوێن مامۆستای قوتابخانە کە بێسەر و شوێنن تا ئێستا لاشەکانیشیان نەدۆزراوەتەوە. ئێمە بەو کارەساتە دڵخەمبار بووین لەبەر ئێوەی ئێمە بەم ئیسلامە بەو ڕەحمان و ڕەحیمەتی خوای پەروەردگار کە خوێتە دڵ و دەروونمانەوە بەبیستنی هەر کاریسەیەک لە هەر شوێنێکی جیهاندا دڵمان پێی تەنگ دەبێت و بە واجبی خۆشمانی دەزانین قسەی لەسەر بکەین. ئەوانەی کەوا لە کوردستاندا ئەو کارەساتە گەورەیان بەسەرا هات لە ڕووی دینەوە موسڵمانن هاودینمانن کەواتە هاوخەمیانین، لە ڕووی نەتەوایەتیەوە کوردن هاوزمانمانن، لە ڕووی نیشتیمانەوە هەمومان یەک نیشتیمانی گەورەی دابەشکراومان هەیە کە کوردستانی گەورەیە و بەداخەوە دەستی ناحەزانی ئیسلام و دژمنانی قورئان کوردستانیان پارچە پارچە کرد و هەر یەکەی بەلایەکە تەنانەت داخ و مەخابن گەورەتر لەو بوومە لەرزەیە. ئێمە وەکو کەسێک قسە دەکەین بەردەوام لەم مینبەرەوە لەسەر بە هیچ حیزبێکین لەم سەد جیهانەدا لەم کوردستانەدا و لەم عێراقەشدا نەپیاوی کەسیشین و نەمنەتیشمان ڕۆژان لە ڕۆژان بە کەس هەبووە قسەیەکی پێخۆشەیان نا مەبەستم لە کاربەدەستانی وڵاتە ئەوەی حەق و ڕاستی بێت لە ناخمانەوە لەسەر زمانیشمان بۆ میلەتەی خۆمانی دەڵێین. بەداخەوە لە بوومە لەرزەکە خەمبارتر ئەوەیە پارچەیە کوردستانی گەورە وڵاتێک 40 ملیۆن نەفەری هەبێ کەچی هەر یەکەی سەر بەلایەک بێ و دابەش کرابێ لەناو خۆشیە دوژمن بەخۆی بێ. کوردە تورکە کێویلەیەک بێ بە ئارەزوی خۆی سنوودی وڵاتەکە ببەزێنێ کابرایەک کە ورج بە شوێنێک ڕازی نییە بڵێت لەوێ شاد دەژین هەر بڵێ وازم لێ ناهێنم کەچی کوردێکی خۆمان بڵێ دەستت خۆش بێ وەرە دەرگات بۆ کراوەتەوە چۆنی لێدەی لێیدا ئەوە لە بوومە لەرزەکە ناڕەحەترە بەلای ئەهلی ئیسلام و کورد پەروەری ڕاستەقینەوە. ئەوە داماویە وڵاتی وا هەیە 1000 کەسە دەوڵەتە 40 ملیۆن کورد لەم سەرزەمینە دەژیا بێدەوڵەتە. ئێمە لە هەرێمی کوردستانە خۆزگەم دەخواست کاتێککە ئەوانە سێماکان بەسەر ئێمەوە هەبوو مافی موسڵمانێتی، مافی هاوزمانێتی و کوردایەتی، مافی ئەوەی خەڵکی یەک وڵاتین دراوسێمانن. ئەوانە لە ئەسڵا دراوسێی ئێمەن چونکە ئێمە یەک نیشتیمان کۆی کردوینەتەوە کە کوردستانی گەورەیە. ئەبێ ڕۆژێکیش سنووری ئەو کوردستانە گەورەیە بە ئیزنی خوای پەروەردگار جارشکە دیاری بکرێتەوە لە سەرکەری تەنوێی جیهاندا. بەڵام ئەوەی کاتە ئیسلامێک حاکم بێت نەک عەرەقخۆرێک و شەواڵ پیسێک و دز و جەردەیەک. بەڵێ پێمان خۆش بووبوونی خۆمان مسلماندایە. ئێستا کۆمەک خۆ دەکرێتەوە لە زۆربەی شار و لە شارۆچکەکان و لە ناو ڕێکخراوەکاندا. خۆمە بۆ خۆی کارێکی باشە، بەڵام لەوە باشتر ئەوە بوو کە ئێمە وەکو حکومەتی کوردی ئەم بەرپرسانەی ئێمە نازان داریوا ڕاوێژکارەکانیان باش نین بۆ خۆیان کەمتر هەست بە شت دەکەن ئەوایە وەکو حکومەتی کوردی بیان کە ئەمەش ملیۆنە دۆلاری ئێمە بە ناوی دەوڵەتی کوردی باشووری کوردستانەوە بۆ ئەو کەسانی کە لەو لێقەومانەدا ئەو کارەساتی بوومە لەرزەیان بەسەرا هاتووە. یعنی تۆ بۆ خۆت دەسەلمان کە من پارچەیە لە کوردستانەکەم ئاڵای هەیە دەوڵەتی هەیە بوونم هەیە بە شوێرایی چاوی تۆی تورک ئەوەتانە من کۆمەک بۆ براکانی خۆم و بۆ هاونیشتیمانیانی خۆم و هاوزمانانی خۆم دەنێرم. ئەمە نەگە لە مزگەوتان و لە شوێنان کۆمەک و دەستەوسڕ ڕاکرێت ئەوە بەوە ناکرێت.
ئەو بەوە دەکرا حکومەت بە ناوی حکومەتی خۆمان و پەرلەمان و کوردستان و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە ئەو کۆمەکەی بنادایە و بوونی دەوڵەتی خۆی ئیعلام کردا لەوێدا. بەڵێ ئێمە بەو کارە ساتە دڵناڕەحەت بووین. فرمێسک لە چاومان هات کاتە دەبینی بەڕاستی مەئساتێکی گەورەیە ئەو هەموو خانوو بەسەر خەڵکا دەڕوخێ. چەند کەسی دەوڵەمەند لە 1 سەعاتا سفر دەبێت، هیچی نامێنێ. مناڵێکی 14 ڕۆژە زای وایە خوای پەروەردگار بە موعجیزەیەک ڕزگاری کرد. دوای 2 شەو و 2 ڕۆژ بە سەلامەتی لەژێر دار و پەردووی هێنانە دەرەوە. 14 ڕۆژ بوو لەدایک بوو. دوێنە دوای نزیکی 5 ڕۆژ گەنجێکی تەمەن 19 ساڵیان بە سەلامەتی هێنانە دەرەوە. ئەگەر چەندی تری زیندوو هێشتا لەژێر ئەو دار و پەردەدا بێت. دەچینە خزمەت قورئانی پیرۆز. لە هەموو کارەساتێکە بەسەر مرۆڤایەتیدا دێ و لە دەوروبەر مابوودەدا ئێمەی موسڵمان دەرس و عیبرەتێک وەردەگرین. قورئانی پیرۆز دامان دەسوەچێنێ و دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها. ئای بەندەکان ئێوە ڕۆژە ئەبیستن بوومەلەرزەیە لە فڵان شوێنی داوە کەمە بوومەلەرزە بچووکەکانە، ئەمە هەرە بچووکەکەیەتی لە جیهانە کەمەی ڕۆژی یەکشەممە لە کوردستانی سەر بە تورکیا ڕوویدا. ئەمە هەرە بچووکەکەیەتی ڕۆژێ بەڕێزان ئەم دنیا بە بوومەلەرزەیەکی گەورە کۆتایی پێدێ. إذا زلزلت الأرض زلزالها خوا دەفەرمێ ئای لەو ڕۆژەی کە بوومەلەرزە گەورەکە ڕوودەدا کاوە ئاخر بوومەلەرزەیە لە جیهاندەدا و بوومەلەرزەی تر نابیندرێتەوە چونکە دنیا کۆتایی پێدێ. سبحان الله ڕۆژێکە بەری بەیانیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ڕۆژی جومعەیە لە نوێژی چێشتەنگا و بەدواوە نزیکی سەعات 9 ئەم زەویە 1 پارچە ڕادەژێ، 1 پارچە دەهەژێ وەکو بێشکەیە کە ڕاوەشێنی. ئەو شاخانەی تۆ دەیبینی وەکو خولیشی کراوەیان لێدە پەنا بەخوا. إذا زلزلت الأرض زلزالها بەڕاستی ئەو دەنگ و باسە گەورەیە، ئەمە دنیا دەهەژێنێ، ئەبێ ئەو کاتەسی هەژانێکی گەورە بێ. وأخرجت الأرض أثقالها أوي لناخي أو زوينيدا هموي فريد داتا دروا زوي بعد قصتكي كالجيل يعيتي فريد داتا دروا برحمة خواي پروردگارا أم زوية أو ماداني بوي خلصن كردوين بكي في زمان داته أينا بيرا آغا كدقاتا أو برحمة خوا أو مستوانا وفته والله الشارك بيران دكا كاتك لم يجودا لزانستی جغرافیادا دەڵێ کە بیرە نەوتەکانی بابە گوڕگوڕ لە کەرک و خەڵکەندران بیرێکیان خوارەی کرد ئەگەر مهەندیسە ئەمریکیەکان فریان نەکەوتنایە و حاضر نەبوونایە هەموو کەرکووک و دەوروبەری نەوت جاگیر دەکرد نەدەوەستایەوە. ناخی زەوی گەرمە پاڵی پێوە دەنێ بۆ دەرەوە. تەنها لە یەک بورکانی کۆتۆباکسیدا زەوی کاتێ قڵشیدا بە بوومەلەرزە و بورکانەکە دروست بوو بەردێکی فرەدایە دەرەوە بۆ مەسافەی 9 میل کە ئەو بەردە قورسەکەی 200 تەن بوو، واتە 200,000 کیلۆ قورس بوو، 90 میلیش فڕێدا بەرەوە ئاسمان. ڕۆژی قیامەت وأخرجت الأرض أثقالها لەگەڵ بوومەلەرزەکە بورکانیش ڕوو دەدا. ئێستا بەڕاستی زانستی جیۆلۆژی دەڵێ ئەم قورئانە کەلامی خوایە، ئەینا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ لە هیچ زانکۆیەک ئەم زانستەی نەخوێندووە دەفەرمێ هەر وەختێ بوومەلەرزە ڕوویدا زۆر احتیمالی شەیە بورکانیش ڕوودا. بورکان و بوومەلەرزە زۆر لە یەک نزیکن بۆیە قورئان بە یەکەوە لە سوورەتەکەدا باسی کردوون. بەڵێ لەو ڕۆژەدا ئەو بوومەلەرزە گەورەیە یا ئەیوها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. خوا دەفەرمێ کە ئەم بوومەلەرزە بچووکانەی دنیاتان بینی ئەی مرۆڤ ئەی خەڵکینە يا أيها الناس أي دينا كان إيواش نقال أهل إيمان قال قال هم خالتي ولن بقى ورنوا ولن لقوا إخوتهم ترتن ولن ربكن أخوا ولن داوين يخوشبوني ليبكن ولن صاعي خوابكن شنك آمدة كان هجيني أي بملذ قولك هاتني قيامت براسي أو شيء عظيم أو قوليا أو دنقباتنا ودنقباتنا باش برزان بوسي بملذ ضرودة لنا في الزويدة کاتی خۆی مانگ ڕۆژ ئەستێرەکان زەوی هەموو یەک تۆپەڵی ئاگری بووە. خوای پەروەردگار ئەمری کردۆ لێک بوونەوە بەم ملیان و ملیارەها ساڵ تا ئەم زەوێ سارد بووەتەوە. ئەمجا بە کەڵکیەوە هاتوو ئادەمی لەسەری نیشتە جێبێ. ئەمجا توێکڵەکەی 30 سانتیمی زەوی گشت و کاڵ بڕوێنێ. لە ناخی ئەم زەویەدا یەک پارچە ئاگر هێشتا سارد نەبووەتەوە. بەردەوام لە کوڵاندایە و لە کوڵێ. ئەو مەلەرزەیە لە ناخی زەویەوە لە ناوشی زەوی دێتە دەرەوە. توێکڵی زەوی 1 کیلۆمەتر بەردی باڵزنسە
90 کیلۆمەتر نزیکی لێرەوە تا دەچێ ڕانیە و ئەوانە زیاتر بە قوڵایی زەویدا یەک پارچە بەردە بەردێکی گەلێ ڕەق کە بەردی بازڵتە سبحان الله ئەو بەلەرزە کە لە ژێرەوە دێ ئەو بەردە 90 کیلۆمەتر دەتەقێنێ بۆ سەرەوە 90 کیلۆمەتر کە ئەو هەناسەیە داتەوە لە ناخی زەویدا ئەو 90 کیلۆمەتر دروست پێ دەدا ئەنجام هەناسەی دەگاتە سەر زەوی ئەم دنیا یەک شەقشەقە ڕادەژێت بەڵێ خوای پەروەردگار بەم بوومەلەرزەیە ئاگادارمان دەکاتەوە ئەی چەند شەکاتە لەم سەر زەویێدا خوای پەروەردگار ڕەحمیشی کردو ئەم ئاگرە لە ناخەوە دەکوڵێ و کەچی تۆ ئەمینی ئەمەن جعل الأرض قرارا کێ هەیە ئەم سەر زەوی ئارام کردێتەوە غەیری ئەڵڵا بەس بەخوا ئارام دەکرێتەوە بوومەلەرزە بۆ ڕوو دەدا بوومەلەرزە غەزەبی خوای پەروەردگار نییە بۆ ئەهلی ئیمان خاڵ یەکەم بە ئاگاهێنانەوەیە بەڕاستی بەداخەوە ئێمە ئەوەندەمان باسی مەزن لەم ڕۆژگارە گوێ لە دەبێ یعنی جاڕست بووین مێشکمان خانەکانی پڕ بووە لە باسی خوێن و باروت و کوشتن ئەینا بەڕاستی کاتێک کە دەڵێ لە مەسافەی چەند سانەیەکی کەما 500 کەس زیاتر گیانی لەدەستدا و 1700 کەس بریندار بوو 49 مامۆستای خوێندنگای خاوەن شەهادە بێسەر و شوێن بوو ئەبێت تۆ داسڵەکەی بە ئاگادەیتەوە وما نرسل بالآيات إلا تخويفا هەموو ئەو نیشانانەی خوا نیشاندا دەدا خەڵکینە بۆ بە ئاگاهێنانەوە و ترساندنتانە باشە تۆ لەو ماڵە ئەمینەی خۆتدا حسابی کابرایەک دەکەی کە ئێستا لە شاری وانی کوردستاندا سوراحەیەک ئاو لە دەرەوەدانێ لە مەسافەی 1 ساعەتا دەیبەستێ تۆش بۆ خۆت لە ماڵی خۆتا بەتانی گەرم بە خۆتا دێژر و بەرجی گەرم بەروزستان دەڕۆی دەپۆشی باشە خوای پەروەردگار لە دەسەڵاتی تێدانی ئەوەش بەسەر تۆ بێنێ دەی شکری خوا بکە دوعای خێر بۆ ئەو بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کەوا لە مناڵیەوە پارە پێکەوە دەلم کە ئەم خانۆم کردووە لە 1 سانەیە خوا دەتوانی لێم بستێنی تەکەببوور بە خۆشک و تەلارەکەتەوە لێ مەدا ئەوانەی لێ باڵەخانە هەبووە 18 قات بووە لەگەڵ زەویدا 0 بوو مەڵێ ئەمە خانۆکی منە و چەند قات بەسەر ماڵی ئەو هەژارەی تەنیشتمەوە بەخوا ئەو خانۆ بڵاو گەڕەکەی ناوشیرین کردووە والله هەبووە ئالێرە داوەتوێتی والله گەڕەکەکەمان زۆر ڕاستیە والله خانۆکەشم بێعیبە بەس ئام دراوسێ ناوێ بیفرۆشێنەوەی چاشی کە ئەم خانۆکەوە دیمەنیام گەڕەکەی ناوشیرین کردووە تەکەبوری بەسەرا لێمە دەبرام ئەو 18 قاتی تۆش لە 1 سانیە معڕەزە لەگەڵ لەوانەیە ئەو ڕزگارێ بەس ئەوەندە چیمە تۆشیشت بەسەرا لێ ڕزگارن نابێ خوا ئەمانەمان نیشان دەدا بە ئاگاوەرەوە ئەمە بە ئیخوا بزانە لوت بەرز مەکەوە سوزدە بۆ خوا بەرە دوعا بۆ خەڵکی لێ قەوماوە بکە بە زەید هەبێ ئەمە بە هی خوا بزانە و بە هی خۆتی مەزانە شکری خوای لەسەر بکە دووەمیان ئەو کەسانی لە بوومەلەرزەیە پیادەچن ئەهلی ئیمان بن و شادە و ئیمانی بە حەقیان هێنابێ خوا لە گوناهیان خۆش دەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئومەتی ئومەة مەرحومە أم أمتي من خواض قل لقريبا بزيا لا عذاب عليها في الآخرة زور بي أمة لا قيامة ناسنا جهنم خوال الدنيا دا رحمة في ذلك أولا قلناها كان ينفاكان لك أتوا كاري كان يبسد إليك مستحقي بحجبا جعل الله عذابها في الدنيا فعذابي أم أمتي مني هم نجتوا بقيامة هل الدنيا دا بسيشد خوال قل فاكان لك أتوا القتل بنا حقيدة بجرين قالت فرمي لأمتهم لمسلمان بنا حق دا كجريان وبوكشنا ناحق لهم قناها كان يقول الشيطان بنسيب ذكا والزلازل بابو ملزا أهل إيمان لك ونرجع الدار وفازوت من تلبو ملزا وفاق للشيطان بنسيب ذكا هلك لقيامتها الزندوبنا وحسابي شي كم دا قايبها شيئا وكراوي إن شاء الله سيمعن والفتن فتنة الدين كأنبياء دينية بلحمولا وقمالو دا تۆ حەدەت لە خۆتی دۆزەکەیەوە چۆن ئاگرێک پەلامارتدا بە هەموو شێوەیەک لەبەری ڕادەکەی مسلمان لەم زەمەنی بێدینیەدا ئاوا لەبەر بێدینی ڕادەکە ئەو حەد دەبیستی فڵان شوێنە بێدینیە ئەو تەلەڤیزۆنە بێدینیە ئەو ڕۆژنامە بێدینی نووسیوە دڵت ئازاد دەخوا والله هەموو ئەو دڵ ئازارەی کە بەدڵمان دەگا ئینشەڵڵا کەفارەتی گوناهەکانمان ئەوەی قیامەتمانە نامانگەێنێتە قیامەت خوا لێمان خۆش دەبێ ئینشەڵڵا بەڵێ خۆشەویستان سێیەم ئەم بوومەلەرزانە نیشانەی هاتنی قیامەتن نیشانەی ئەوەیە دنیا گەلێکی ڕۆیشتووە ئەها دەڵێ چەند دەقەی ماوە بۆ مەغریب یەکێ دەڵێ وڵات چارەگی یەکێ دەڵێ وڵات 10 دەقەی ماوە بەیانی بۆ مەغریب تقریبا 12 سەعاتە تۆ دەڵێی 5 دەقەی ماوە ئەو 5 دەقە لە تاو 11 سەعات و ئەوەندە دەقەی ترا چەند کەمە کە ئەم بوومەلەرزە زۆرانە بیندران پێغەمبەر بەڵێ فەرمووی نیشانەی ئەوەیە دنیا زۆر ڕۆیەوە و کەمێکی ماوە بە ئاگاوەرەوە بۆ کەمەی مەخەڵەتێ خوشويستي خوا فرمي لا تقوم الساعة حتى يقبض العلم والله قيامت نايا حتى رجع علوم شرعية تنزل هذا الجيل وفالتارك شرعي دش يمكن كذا وضعك شرعي ذاته
بەداخەوە تا ڕۆژانە زانا گەورەکانی ئیسلام دەمرن ئەوانەی کە شوێنیان دەگرنەوە جوزیەکی ئەوانەی پێشوو زانستیان پێێنێ لە ڕووی شەرعیەوە نەک لە ڕووی زانستی مادیەوە. وتكثر الزلازل كما فرمووی بوومەلەرزە زۆر دەبێت. یەکێ لە نیشانەکانی هاتنی قیامەت ئەوەیە بەردەوام بوومەلەرزە ڕۆژانە دەبیستی کە لە فڵان شوێدا جا بوومەلەرزە لەوەیە زەوینەکە بلەرزە بورکەن لافا و گەرمای زۆر ئەمە هەموو زەلازیلە ئەوەی کەزەوی لە هەژێنێ. ويتقارب الزمان فرمي الزمان نزيق بتولي بركتي تمنى منه بين الجمعة بتجمع والجمعة هاتوا أوا ذكي خلق بيان ونم اسم نكر خويا ولا هات نازني مد أوا وتالي جمعة أنا ما دنا فيك أوا خلق الجمعة هاتوا توا نازني كات مان قبل في فكرة كي توا نكذا فيك فكرة ما يجون بس هاتوا مان بقوي دروا الزمان بقوي دروا وتظهر الفتن فتنة يزور دبيت لما يقول نسجد الوقازان تشوف فتنة يخد دقريه ويكثر الهرج القتل فالمول كشتن زور دبيه روج نابت ونبي في فلان كس كجرا أو أنت كس كجرا أو أنت هذا كس كجرا حتى يكثر فيكم المال فيفيض مال صريز دكا بلام كذي بحتوى النابي فعليه يجزار زور دبيه في غير خلصان أو الزمن كفمتي بدينهم خلق سيكدو نقبل ديناري عطوه فمول مال أو أنت زور دبيه لەسەر خەڵکەوە دەڕژێ وەڵام کەس ئاسوودە نابێتی. ئەمە یەکێ لە نیشانەکان ئەوەیە کە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم فەرمووی بوومەلەرزەی زۆر نیشانەی هاتنی قیامەتە وبین یدی الساعة موتان شدید وبعده سنوات الزلازل. پێش هاتنی قیامەت و کۆتایی دنیا پێغەمبەری خۆشەویست فەرمووی مردن یەکجار زۆر دەبێت خەڵک بە کۆمەڵ دەمێ بەسەر یەکەوە هەر بە عالەمیەکان ڕوودەدا فەرمووی دوای ئەوە ساڵانێک پەیدا دەبن بوومەلەرزەی گەرێک دڵسەڵگەیان تێدا ڕوودەدا. پێغەمبەری خۆشەویست ئەمەی فەرموو بەڕووکاری زانستی لێ ئەبوایە لە ئەوەڵی زەمانە و بوومەلەرزە زۆرتر وایە بەڕێزان چونکە ناخی زەوی ئەو کاتە گەرمتر بوو ئەبوایە تا بەرەو قیامەت بڕۆی زەوی ساردتر دەبێتەوە بوومەلەرزە کەمتر بێت. کەسی پێغەمبەری خۆشەویست چونکە هەموو قسەکانی وحی خوایە هیچی قسەی شەخسی خۆی نییە ئەم حەقیقەتە عیلمەی 1430 ئەوەندە ساڵە لەمەوە پێشدا بەگوێی خەڵکە فهمو زانای دنیا ناتوانن ڕەتی بکەنەوە بەڵکو ملی لە ئاسادا دەنەوێنن. فەرمووی حتا زەمن بڕواتە پێشەوە بوومەلەرزە زۆرتر دەبێت. جا من لەم جومعەیەدا چەند ئامارێکی وردم وەرگرتووە کە زانای گەورە مۆڵ پسپۆڕی بواری بوومەلەرزە ئەم پیاوە مسڵمانیش نییە. ئەمە قسەی پیاوێکە کە مسڵمان نییە شاهیدی بۆ ڕاستگۆیی پێغەمبەری ئەکرەم دەدا صلی الله علیه وسلم کە بەڕاستی ئەگەر پێغەمبەری خوا نەبێ قەت نەیدەتوانێ قسەی وا بکات. فەرمووی حتا بەرەو قیامەت دەڕۆی نیشانەی ئەوەیە بوومەلەرزەی زیاتر ڕوو دەدا. تەماشا کە پێش میلادی عیسا حەزەتی عیسا سەلامی خوای لەسەر بێت لە ماوەی 1700 ساڵدا تەنها 58 بوومەلەرزە لە پێش لەدایکبوونی عیساوە ڕوویداوە. لە 1700 ساڵدا تەنها 58 بوومەلەرزە ڕوویداوە تەنها 4 ماڵوێران کرد و زۆر بەهێز بوون. بەڵام لە لەدایکبوونی حەزەتی عیساوە کە ئێستا 2011 واتە لە میلادی حەزەتی عیساوە تا سەدەی نۆهەم نۆیەمی زاینی 900 ساڵ لە ماوەی 900 ساڵە 900 بوومەلەرزە ڕوویداوە 197 هەژێنەر بوون. لە سەدەی 9 تا 15 لە ماوەی 600 ساڵە هەتا زەمانەکە دەکەوێتە پێشەوە 532 بوومەلەرزە ڕوویداوە 44 بەهێز بوون. لە سەدەی 16 تا هەژدەی زاینی لە 200 ساڵە لە سەدەی 9 تەماشاکە تا 15 بە 600 ساڵ 532 بوومەلەرزە ڕوویداوە کەچی دوای ئەوە لە 216 بۆ 18 لە 200 ساڵە بوومەلەرزەکە بووەتە 2084 بوومەلەرزە 100 بەهێز بووە. سەدەی 19 تا ناوەڕاستی سەدەی 19 32040 بوومەلەرزە ڕوویداوە زۆربەی هەرە زۆریان ماڵکاول کرد بووە. پێغەمبەر فەرمووی حتا بەرەو قیامەت دەوڕی بوومەلەرزە زۆر دەبێت. لە سەدەی 20 زاناکان دەڵێن لە ماوەی 40 ساڵی ڕێکە 1000 بوومەلەرزە ڕوو دەدا. هەر لە 40 ساڵە 1000 بوومەلەرزەی ڕێک لەم سەرزەویە دەدا. لەم سەدەی 20 تا کە ڕابوون لە سەدەی 21ەمە زیاتریش دەبێت ئێستا لە سەدەی 21ەمە. بەناوبانگترین بوومەلەرزەکان کە بەڕاستی بە ئاگامان دێتەوە ڕەمێ جەنابەت کەمترە مامارانە بگیست بێ بزانی دنیا چی هەژانێکی بەوەی ئەم بوومەلەرزانەوە بەخۆ بینیوە کە وشەی بوومەلەرزەت بی زەبەن ناقت فەرژێ کەراس بڵێ یا الله بڵێ لا إله إلا الله بڵێ سبحان الله بڵێ حەمد و سەنا بۆ تۆ خوایە کە منیش لەوە ئافاتانەدا بەسەرم نەهاتووە کەماڵ و حاڵم لێ تێبنەچووە. لە ساڵی 1902 لە بورکانی بیلیندا کە پلەی گەرمیەکەی 1700 پلەی پەهرانایکی بووە
تەنانەت نەک مرۆڤەکانی سوتاندووە قاپ و مەنجەڵەکانی فافۆن و مسیا و سەردەمە بەسەریە کاتواونەوە وەکو لە مەحمەدا بشوێنەوە لەو کاتەدا بە یەک ڕۆژ 30,000 کەس مردووە شاری ساندیار ئەو شارە بوو کە ئەو بورکانەی لە 1902دا لە سەدەی 20ەما لێدا 30,000 کەسی تێدا دەژیا 70,000 کەسەکەی مردن 4 کەس ڕزگاریان بوو بە سەلامەتی ئەوەی کە جێی سەرسوڕمانە ئەوەیە سبحان الله کە خوا ئەجەلی یەک نەهێنێ لەو 4 کەسە یەکیان زیندانیەک بوو کە بۆ بەیانیەکەی سەعات 8 ئیعدام دەکرا ئەو بە سەلامەتی لە زیندانە هاتە دەرەوە ئەو 30,000 کەسە بە پاشا و دارودەستە و خاڵی و پۆلیسی وڵاتەوە هەر هەمووی تێداچوو ئەو زیندانیە بە سەلامەتی ڕزگاری بوو کە بەیانی بۆ سەعات 8 دەبوایە لەژێر پەتی سێدارەدا بێت لە ساڵی 1923دا لە 3 ئەیلولدا لە یابان بوو مەلەرزەیەک لێداوە بە چەند سانەیەک 150,000 کەسی کوشتووە 200,000 باڵەخانەی ڕووخاندووە 700,000 خانووی وێران کردووە بەڵام یابانیەکان لەو زەمانەشدا بە 7 ساڵ هەمویان چاکردەوە لە ساڵی 1939دا لە تورکیا بە یەک جاری بوو مەلەرزە 25,000 کەس کوژراوە لە تەمموزی 1949دا بەهۆی بوو مەلەرزەوە لاقاو لە وڵاتی سپین هەستا لە ماوەی یەک ڕۆژە 57,000 کوژراوە و 20 ملیۆن ئاوارە بووە لە ئابی 1949دا لە تورکیا 45 گوندی ئەرزڕۆم ڕووخاون 437 کەس مردوون و 6,000 کەس بێماڵ و حاڵ بوون لە 1954دا لە مانگی ئابدا بەهۆی بوو مەلەرزەوە لاپاو و سونامێش کە لە وڵاتی سپین ڕوویداوە لە ماوەی 2 ڕۆژە 40,000 کەس لە ئاواخن کاون کەڵی 40,000 کەس ئەوە بەس بەدەم خۆشە تۆ چوار مردوون لە بەردەستا بێ نازانی چیان لێ بکەیت لە 1959دا لە ئەیلولا لە مانگی ئەیلولی لە ساڵی 1959دا لە یابان 4,464 کەس بە بوو مەلەرزە مردوون و 400,000 ماڵیش ئاوارە بوون لە 1960 لە وڵاتی مەغریبی عەرەبیدا بە دوو بوو مەلەرزە لە ماوەی 2 ڕۆژە 20,000 کەس ژێردار و پەردوو کەوتون و مردوون لە 1962دا لە ئێران لە شاری ئەسفەهان بە یەک بوو مەلەرزەی یەک ڕۆژ لە چەند سرکەیەکە 12,403 کەس مردوون و 25,000 خانوو ڕووخاوە لە 25 گوندا و 100,000 کەسیش ئاوارە بووە لە سیوێشی ئابی 1968دا لە ئێران لە شاری خۆراسان و دەوروبەریدا بە یەک بوو مەلەرزە 30,000 کوژرا و 17,000 دینداریان هەبووە لە 12 تا 13 تشرینی دووەمی 1970دا لە بوو مەلەرزەی بەهێزەوە کە ئاوی دەریاکان هەمووی هەڵچوون لە وڵاتی پاکستانە 500,000 کەس مردووە 500,000 کەس نیو ملیۆن مرۆڤ سبحان الله ئەمە بەلاقاو بەڵام بە پێچەوانەوەی 2 ساڵ دوای ئەوە لە 1972دا لە تەنیشتەوە لە وڵاتی هیندستاندا گەرمایەک ڕووی لە وڵاتە کرد تەنها لە ماوەی یەک ڕۆژدا 800 کەس بە گەرما مردن هیچ شتێک نەبوو شوێنیان بکاتەوە هەر لە وڵاتی هیندستاندا لە 1737دا 180,000 کەس لە یەک ڕۆژ لە بوو مەلەرزەیەکان مردوون 180,000 مرۆڤ یعنی بەڕاستی بوو مەلەرزە کە ناوی دەبیستی ئەمە ئەم ئامارانەمان وەکو خۆی نەبیستووە یان لە بیرمان چۆتەوە لە 1976دا لە 28 تەمموزدا بوو مەلەرزەیەک لە وڵاتی چینی داوە بە پلەی 8 و لە دایادووی ڕێختەر کە یەک سانەیەک ڕووی داوە 700,000 کەس ژیانیان لەدەستداوە 700,000 کەس کە ئەوە دووەم جار بووە لە مێژووی مرۆڤایەتیدا لە وڵاتی سپینا بوو مەلەرزەی ئاواڕوودا چونکە لە 1556 زاینیشدا لە یەک بوو مەلەرزەیە 830,000 کەس لە یەک ڕۆژە مردوون لە وڵاتی سپینا 830,000 کەس لە تشرین لە 4 مارسی 77دا لە بوخارستی پایتەختی ڕۆمانیا بوو مەلەرزەیەکی بە پلەی 7 و لە دایادووی ڕێختەر 11,000 کەسی کوشتووە لە تشرینی دووەمی 77دا بوو مەلەرزەیەک لە وڵاتی هیندستانیدا و 20,000 کەسی کوشتووە لە حوزەیرانی 80دا لە ئەمریکادا گەرما هاتووە دوای بوو مەلەرزە لە ئەنجامی ئەو گەرمادا هەرچی کوشت و کاڵیە بۆتە بیابان زەوی کوشت و کاڵی ئەو هەموو باخ و باخاتە بۆتە بیابانی سوور هەرچی ئاژەڵە منار بۆتەوە لە یەک مانگە هەموو کارگەکان داخراون لە یەک ڕۆژە 1,200 کەس لە گەرمان مردوون ئەو مەلەرزانە کە باز دەکرێن ئەمە بەس لە 20,000 و 30,000 ئامارەکان دەخوێنمەوە ئەینا ئەوەی 500 کەس و 1,000 کەس و 2,000 کەس ئەوە هەر ناخوێنرێنەوە ئەوەندە بە قایمە زۆرە بە چەندین جومعە تەواو نابێت ساڵی 1985 لە کۆڵۆمبیا بە یەک بورکان 30,000 کەس مردن
بەڵام سبحان الله کاتێ بورکانەکە ڕوویدا و ئەو شارە 30,000 کەسی لێ دەژیا کە هەڵگەڕایەوە بە سەریاندا 1 لاشەش تا ئێستا نەدۆزرایەوە چونکە زەوی هەڵی دۆشینەوە بۆ ناکەی خۆی هەر لاشەکانیشیان دەست نەکەوتنەوەی خەڵکی چونکە هەرکە هەڵی گێڕانەوە لەگەڵ خۆیان قوتیدان بە نافی زەویدا وەکو قارون ئەوەی کەوا لەم ئامارە دڵسەوزێنانەدا بەڵام بۆ ئاگاهێنانەوە شتانە ژێری خوا دانەکەنەوە باسی دەکەین و دەست عیلەتی گەورەی لێوەرگرین لە هەفتەی ئابی 1999 دا بوو لە وڵاتی تورکیا بە 45 سکە بە ماوەی کەمتر زۆر کەمتر لە نیم دەقا بە 45 سکە 15472 کوژرا و 27164 دیندار و 33814 خان و ڕوخان و 132,000 کەسی ژاوارە بوون ئەوە ساڵی 1999 مێژوەکەی دوور نییە لە خۆمانەوە چەند ساڵی ڕابردوو هەر لە وڵاتی تورکیایە بەڵام ئەوەی کە ئاماژەی پێکرا ئەوە بوو شاید حاڵەکانی ئەو بوومەلەرزەی ئەو کاتی هەفتەی ئابی 1999 تورکیا وتیان لەو شەوەدا لە یەکێک لە کەنار دەریاکان بەهۆی ئەوەی ڕێوڕسمێکی عەسکەری هەبوو مانۆڕێکی سەربازی بە سەرپەرشتی تورکیا و ئامادەبوونی جەنەڕاڵەکانی ئیسرائیلی و ئەمریکی تەواو بوو لەی ئەفسەریان دەدا بە هەندێک ئەفسەر ئالەو کاتەدا دەستیان کرد بوو بە ڕەقس و سەما و عەرەب خواردنەوە بێ ئەمری خوا یەکێک لە جەنەڕاڵە تورکیەکان داوا دەکا دەڵێ ئێمە لەگەڵ ئێوەین بە ئەمریکا و بە ئیسرائیل دەڵێ ئەوەی بەدبەستی دواکەوتنی ئێمەیە کە نەگەین لە پێشکەوتنی ئێوە ئەو قورئانەیە کە محەممەد کاتی خۆی نەعوذ بالله وەک نەکبەتی هێنای لەبەرەوە بە نەقیبێک دەڵێ بڕۆ قورئانێکم بۆ بێنە ئەویش دڵا دەکا قورئانێک بێنێ لە مزگەوتێکی نزیکە ئەو شوێنانەوە ئەڵێ ئەو ئاەتەی تێدایە کە دەڵێ خوا بۆ خۆی پارێزگاری لەم قورئانە دەکا و قەت قورئانی نەبینیوە نەیخوێندەتەوە بزانێت چی تێدایە داوە نەزانترین نەزان ئەوەیە شتێک نەخوێنێەوە نەزانی چی تێدایە و ڕقیشی لێی بێ وتي أو آياتي كذولا إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون وتي دا آبن دا أو آيات بدر نشانك نقيبك آياتك إذا دران دي نعوذ بالله قرآن كيف فردا جلتي سنراقي سيكوا وتي الرقص لسركنوا أو إسلامي إيمي نقيان بأمريكا وإسرائيل بارزقال من بين دفتي كابري أمريكا وبيادبي نكر كابري جولك وبيادبي نكر كابري بتذكر مسلمان وبيادبي نكر فنابقوا هل وقت سنروجي رابطو لم هرمي كردستان دا من نمان ناوي كسكان بين برزيان كين خلق بيان ناسه كابلايكي بحساب بالفرز لم همو باردوخ آلوزي أم هرمو كردستان وأم همو هي رشيداركي وإقليم لقل بغداو لقل آلاي كردستان من والا خانقين لا دقلن لما ظنجي كردولوجي لا لباسي أدب وزماني كردي فيرين وكان مانكا كوريشي بستو باكي ويكدوا جولتين لم طلب الإيمة دا مسلمانان وإسلام قرآنا أبي أولا بيشن كيما بوهي أو قرآن ودوا قوتوين إما أو أصحابنا هاتوا ملتي إما زند بشاطر بس والله لمسلمانان بقيتوا إما وقتي أولا نوكم ملتي كوز بلان دنيا بهو بهوي أم أهل مزجوتاني وكام غلاطي مش آوانا هجي أو نقيبة درسوا لو نوقل كذا في جنرال وفلي ليوان لو جولة دابون لو هو ودا نقيبة كذا لك أوان بيني ترسام وتم إيسا أخوة غزب ما لدقريا لجولك هات مدى لو بطلب براكدنيك زور رامكت وقتێک مزانی ئاگر لە دەریاکەوە بەرەو کۆشکەکە ڕۆی یەک پاسە ئەو کۆشکە بە ناشی زەویدا چۆ خوارەوە ئەو سی جەنەڕاڵە حەتا ئێستاش ئەو هەموو ئەمریکا و ئیسرائیل و تورکیا ناتوانێت دانێشیان بدۆزنەوە 3,000 کەس لەو باڵەخانەیەدا بوو بە پاسەوان و پۆلیس و خادم و حەشەمەوە هەر 3,000 کە تێدا چوون لاشەکانیان دۆزرانەوە بەڵام لاشەی ئەو سی کەسەی لەو هۆڵەدا بوون تا ئێستا لاشەیەکیان نەدۆزراوەتەوە تحدي القرآن دكي تحدي خواي تلوزقار دكي خاك اللي تهرجينه وتي هاي يكفى سأقل لو زريعي وحاتو لو زريعي وبلو كوشك ترويشو مناخي زريعي بتيقوا على لبلو آمان خواي تلوزقار محاربة ناكرة أم إسلاما وكو هو يكفك بلا رقم لو في لمقنونة أو بالبسيد الاستدو وتشاون لو دي ميرقبانية بيرو خيانم بابا سرين جيدم سرين جيدم كلدت خير في لما قلنا شوين يخوي نازله بخوال لوجه الزرع وكسيبير كلا الإسلام ده سري خوت ونيوشاني خوتي فيدا تخير إسلام كان نبا ملاك تجزا ودفاعي لفكان نبا محاجيش وقتو نبا ودنزا أو خواب وخوي خاوانيتي سري أو كساني دنك قران دوا زمان أو كساني دنك لقرق ودرناوا بسقا وقسام ودمينتوا بو عبرت ناقرن قالوا كاتدا سبحان الله أو همو خلقي دولو بري أو 16,072 كز جانا لقصدا لما طافي شلو كان سركدا بس شلو كان سركان زي بلده توتوجي عن اللي طالبه
ئالەوێدا چەندین خەڵک تۆ بەکاتەوە بەیان کردووە لە تورکیا ڕافیسا هەبووە لەو وەختەیە ئەڵێ خەریکی خراپەکاری بۆ خەندومەتەوە ئەڵێ لەو کاتەدا هاوارم دەکرد یا ئەڵڵا چونکە هەموو کۆشکەکان ئاوا هاتنە دەچوون دوای ئەوەی کە بوومە لەرزەکە ئەو کۆشکەی ئێمەی نەڕووخان وتم بەس ئەڵڵا فریان دەکەوێت لە داوێن پیسیەوە بەرەو خوا دەڕایەوە بوو بە محەجەبە تۆبەی کرد دەیان خەڵک تۆبەی کرد بۆیە ئێمە کە ئەم ڕووداوانە دەبیستین ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خوا ئەبێ بە خۆماندا بچینەوە ئەبێ شکرانە بژێری ناو ماڵ و حاڵەکانی خۆمان بین نابێت تەکەبول بەسەر فەقیر و هەژارا لێ بدەین چونکە چەند خەڵک لەو تورکیایە لەو یابانە لەو وڵاتی سینەوەی کە باسم کرد ئەم ئامارانە سامناک بوون بەس بە ئەرقام خۆشە ئەینا بیانە بەس داوت کە دەڵێ 150,000 مەیل لە شوێنێک دانراوە دەڵێ 10,000 ملیشک لە ئەنفلۆنزایەکە لە پەتایەکە لە کوردستانی خۆمان ماوەکانی پێشوو ئەیوایە لە دەوازینە ئەڵێ 10,000 ملیشکم فڕێداوە 10,000 ملیشک بەس بەداخەوە نرخی مرۆڤ لە مریشکیش کەمتر بووەتەوە بۆیە ئەوەندە کوژراوە بۆ ئەوەندە ئەم بێدینە مرۆڤیان قەڵاچۆ کرد لە ساڵی 2003ەوە بۆ معلوماتی جەنابتان بەس لەم عێراقەدا دەبۆ ئێمە بۆ شکری خوا نەکەین برای کار بەدەست بۆ تۆ دەحەدای قورئان وازانی ئێمە سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە یەقێتیەوەیان نەدەمەی پیسی تۆ باسی بکە ئەوانە گەلێ لەوە گەورەترن ئەبێ مەمنوعی خوا بین کەوا لەم ئازربایجانی عێراقەدا ئەم هەرێمە بچکۆلەی ئێمە بە پارێزراوی ئەمینی ماوەتەوە بەس لە عێراقا لە 2003ەوە ڕژێمی دیکتاتۆری کە ڕووخاوە حتا وەکو مانجێک لەمەوبەر ملیۆنێک و 560,000 کەس کوژراوە ملیۆنێک و 560,000 کەس کوژراوە بە 4,600 ئەمریکیەکانیشەوە ئەمە تۆ کە ئەمین لە ماڵی خۆتا دانیشتووی حەقوانیە هەستی لەو ماڵەتا شەو نوێژێ بکەی نوێژی شەشتەنگاو بکەی سەدەقە و خێر و خێراتی لێ بکەی عیبادەتی خوای لێ بکەی بەڵێ حەقا بەڵێ خۆشەویستان کەس نییە لەم سەرزەوێدا بڵێ ئەزانم کەی بوومە لەرزەدێ ئەم هەموو عیلمایەوە پێشبینی دەکرێت بەڵام ناتوانێت بڵێ دەقەیەک لەمەوە بای حتا لێی نەدا هیچ جیهازێک لەو یابانەدا نییە بڵێ ئەم شوێنە بوومە لەرزەی لێدا حتا لێی نەدا هیچ عیلمێک نییە خەشکی بکات تەنها سەگ پێی دەزانێت گورگ پێی دەزانێت دوو ڕۆژ پێش بوومە لە ڕێزەکەی تورکیا ئەوانەی کەوا لە دێکاندا خێرخوازی گەڕاون لە دێیەکانی تورکیادا ئەڵێ سیرمان دەکرد لە 15 ئابدا بوو دوو ڕۆژ پێش ئەو بوومە لە 1999 ئەڵێ سەگەکان کۆ دەبوونەوە بەرەو شاخەکان دەڕۆیشتن گورگ کۆمەڵات و شەرمیان لە خەڵک نەدەکرد و دانلوران دوولوتیان لە ئاسمان دەکرد دوو ڕۆژ پێش ئەوە و ئەو شەوە بوومە لە ڕێزەکە ڕوویدا بە هیچ شێوەیەک نەدەسترەوتن هەموو خەڵک شایدی ئەوەی داواتە ئەوانە هەست پێ دەکەن هێز دەکەیە لە ناخی گوێیدا دەبڵێ گوێ درێژ بە چارەکە سعاتێک بە 15 دقە پێشەوە گوێیەکانی هەستی پێ دەکەێت کە بزانە بوومە لەرزە لە شوێنەیەدا ڕادەکەوە لێی دوور دەکەوێتەوە لە وڵاتی خۆماندا لەم کوردستانی خۆماندا شوێنێک هەیە ئێستا گۆشتی کەڵەشێر ناخۆن مەگەر گەنجەکانەوەی تازە پێگەشتە پیرەکانیان تا مردیش ناخواردووە چونکە لەو زەمانەدا پێی دەکەن لە ئێوارەیەکی درەنگە هەرچی کەڵەشێری ئەو دێیە یەک پارچە لە پلانەکان دێتە دەرەوە ڕادەکاو من بە شاخەکەوە دەنێن ڕیشکی و مامۆستایانی پێوەمە قوڵەکانیان دەڵێن با بڕۆین لە دەرەوە ئەمە هەرگیز وانە بیستراوە ئەم هەموو کەڵەشێرە بەرەو ئەو شاخە ڕۆیشت وا ناودێیەکان گوندەکان بەجێهێشت هەموو بە شوێنیاندا ڕادەکەن دەڕۆنە دەرەوە یەک پارچە بوومە لە ژێر خانەکانیان بەسەرا دەڕۆخێت هەستیان کردو کە هێزێکەیە لە ناخی ئەو زەویەدا پێت دەڵێ خوای پەروەردگار بەخوا هەموو عیلمی تەکنۆلۆژیایەوە بەقەدەر گوێ درێژێک نازانی ئەوەی خوا نەناسە دوو لە ویزراتان لە گوێ درێژ بدا دا حیفە پیاوی گوێ درێژ بێ ئەوەی مەسئولەکەی گوێ درێژ بێ ئەبێ بخۆی دڕووی دەم لە زەنابتان نەبێ ئەبێ لە گوێ درێژتر بێ ئەوەی کە وەڵدانی گوێ درێژ مەسئولیەتی ئەبێ گوێی ببڕدرێ ئەوە دەسەڵاتێکی مسلمانانە نییە ئەوەی بەرامبەر بەم قورئانە پیرۆزە لە وڵاتێکی پڕ مسلمان و پڕ مزگەوت و پڕ عیلم و زانیاری و ئەهلی ئیمان و جومعەدا بێ ئەدەبی بەرامبەر بە ئەم دینە بکە وەڵا خۆشەویستان هەرگیز مەڵێ ئێمە لەسەر هێڵی بوومە لەرزەنین من کە سەری تەلەڤیزۆنەکان دەکرد بە عموم دەڵێم بەداخەوە بەس باسییان دەکەوە مەترسی بۆ سەر ئێمە نییە خۆ ئەو هێڵی ئێمە لەسەر هێڵی بوومە لەرزەی عالەمی نییە براکەم خالقی ئەسبابەکان بێمنەتی دەرمەبڕە بڵێ سپاس بۆ خوا وەڵا چاوەڕێم دەکرێت هێڵە سپاس بۆ خوا بڵێ حەمد و سەنا بۆ خوا بڵێ خوا لێت بە زیادە کە ئەم وڵاتەی ئێمەت بە شوێنێکی ئەمین دروست کردووە لەسەر هێڵەکانی بوومە لەرزەدان نەناوە کەس نەیدەکرد سپاس بۆ خوا نانە مەترسی نییە بۆ وڵاتی ئێمە دەوا مەترسی و مەنتیقەی دوێنێ مەکتەبەکانی مەنتیقەی ئامەدی داخران تەلەبە نەیدەوێت بچێت بۆ مەکتەب مامۆستاکانیش نەچوون مەترسی نییە وەڵا ژیانت لێتاڵە بێت لە هەکاری داوە لە دووهۆکەوە خەڵک دەلەرزی لەبەرەوە بڵێ سپاس بۆ خوای پەروەردگار کە وڵاتەکەم ئەمینە مەڵێ مەترسی نییە چونەوە مەترسی نییە نەعوذ بالله وەکو تەحەدایەک دێتە بەرچاو
بەڵێ خۆشەویستان قیامەت ئاوادا دێ و قورئان دەفەرمێ وقال الإنسان ما لها كبما لرزكي قيامك هذا مخلق الله والسيبو يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى أم سورة بتانا بلان بخوادة سكاني قولي فمن الرجل قيامتها حزبين وكومل وفلان نامن أشتات خلق متفرقين بتاكتاك دسن هذه كسو دفتركي خوي وابدقري هل كسو سيري جيرفانكي خوي دكا ولو بملزيات بمليون دولار يبو بها بس أويك بالسلامة درسو بها أويك ما وكل جيرفان يهدي وأن الوقت لو ينبوك الإجفان ما بخواك تزوجتي أو قبله وكو أول الذي عن دنيا بساتها تخد بها بس وإلا قال خوتها برتقبلك زعوتها كانت بكم مزانة أقل مثقال الذرة بها سنك أخوات فهم إلا روجي قيامتها بقدر يق مثقال الذرة بقدر أو خاشي روجيك اللي فنزلوا دي بيني بقدر أوش تاكد خبيلة توريقات بقدر فضل بقدر مثقال الذرة خير اللي تصلنا وليه بل والله تسواني فتابت استاكانا وفرصتي ومنيحة جانا لبدستا كأمره يكم روجي ذي الحجة أو كواهن روجك بقري لمرو روجي مباركة وأزوجناها إنه يبقي في غمري خاصة صالي وهب وهنو يكي قلتوا صالي شبوة دانيشي قلتوا صالي شبوة ها روجي عرفي قلتوا وبتماحي جب قيامتي خوش واجه هنو روجك بقري براسي جولترين فاداش بها في غمري خاصة صلى الله عليه وسلم دفن ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه من العمل فيهن من هذه الأيام فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد للا خايفا والدجاج جولة خوشوي السرنية لم دروجة أول ما نجي قربان نية جولة الروجة لم دروجة ونومين ما نجي قربان قال القرآن والفجر وليال عشر سن بدا الشبي أول ما نجي قربان دخوا خاص سن دي كده دخوا بو إمامي ابن حزن بشرحي بخاري دا لفتح الباري دا لفرميه خواهي جولات سن عبادت دايشي همو عبادتك عن نويش لما انقدر نويش دكري لما انقدر رجو دكري لما انقدر حج دكري لما انقدر قرباني دكري وخير وخيرات دكري أمل لغير ما انجي قربان دك ونابت ولا غير أمد الشوانا دا مد وناكري ليش كاتش كده ناتواني قرباني بكي أو هم خير وخيرات ناكري أو هم الروض السنتي كدانية أو هم الشوني وعبادة وذكري كدانية لبلو جولة سين روجة كان الصالة تبقى فرصتي بزانا كغنبري خاصة فرمي فأكثروا فيهن أخو أما فاريك ناسي أخو أما بحجاج ذكري أخو بدرداج ذكري بك نفسي سجق ذكري زور بلا لا إله إلا الله زور بلا الله أكبر زور بلا الحمد لله زور بلا سبحان الله أخو أما بحموك الذكري كريكاري لسرئيش فرمان بني لنا وفرمان نقوشي لسرجقا كيرغي لنا وبتزبيحكاد جنجي زكاتك اللقطة كان لقريت وتالقي تما وقتواني سيقصد شعبال لا إله إلا الله زور أم ذكرانا فكان في غمري معتصم آما غير كدون وتاويشان لفقير وهجاران دي بلا ضر الزكانا والله فقير وهجاري زور لكم موضع كمان دعاية بتعبد بلا جيجنا بلا وردي سلما درين خير من عليكي والله دايما من هر هتيو بباوك كرة زوكت ايه هتيو بباوك وباوكي شيحيا كتو هيش النبول هتي وكبدر الانسلا سخيلك باطيشي قرني بو بكري جوتي اخوان داري باشي وستاني بو بكري صبايك ومالكي هزار بكري برججنان ويا المسيب ديناني ججني بو امادكي ام خيرانت درسكوت امدن بلقو خواهي قولا بي كاتا تبعي بوا مصيبا للسلمان اقر بارانك اللي همو زيانا واقر دباري وايما امين يشكل لولاك يا قمان دا اقر كافة دستكان من توزر رحم بخويا امكن والله الشر مزارية والله خزالتية والله داماوية لولاتك ولاتان فربو لدولاري ام كردستانا شوين نبي يقري كسبري والله فقير هيدا بلا جرنانا محتاجة مصطبايك وبو باطويك وبو برميليك نوي والله عيبة والله الشر مزارية خافك خليك النوت زي تخيل يتدروا تاتا تاوري بتقوري برميليك كتاب برميليك بهزا من الددريتي وقارين وتكشفين هذا داماوا دبروا ام كابراي كدوينه وفيله تروكلا وتلوكلا 600 مليار دولاری لبنکەکانی جیهانی داهبوو سوودێکی پێگەیان هەمووی دەست بەسەراگیرە بۆ تایوەت پارەکانیان بۆ نەخواردون تا بلۆگ نەکراوە تا بلۆگ نەکراون کوڕە تا لە بلۆگیان نەگرتوون دەفرێ خۆتان کەون دەساوێکی خێتان لەم میلەتە هەژارە بە قەناعەتە موسڵمانە دڵپاکە بێ والله ملت نیە لەم میلەتەی ئێمە منکوفتر بێ پێشنی وایە بە 30,000 بێوەزنانە مەمنونە هێشتا نایدەنێ کە 30,000 هیچ ناکات بۆ خەڵک وەری ناگرێت
کەچی هێشتا شتیان نەبژێری خوایە بگەڕێنەوە بۆ سەر ئەو هەموو گەنجەی کە شەهادەیە و تەعین نەبووە کەسی تایبەتی بۆ بکەنەوە بەرە جێژنانە خێری ئێوەی تایبەتەوەیە ئاوەڕی خێر لە میلەتەکە بدەنەوە خێری ئەوەی میلەتیش ئەمەی ئێمەیە دڵمان بەرامبەر یەک پاک بێ سینەمان صاف بێ دەممان بە دوعای خێر بێ چاومان بەرامبەر یەک پاک بێ دڵمان بەرامبەر یەک صاف بێ باڕووکەینە خوای پەروەردگار بەڵکو خوا ڕەحممان پێ بکە ئەو كلمة لك وتايدا دلم تخوا زبدني أو مشغولين تخوا بابي قيامة من هذا والله أنبت لها تدرس عدرتي لي ودجية كبلجية هكذا في دائما قيامتي نبي بيرونا كيف لنا وضوء آياتي شلون بموبايلك اللي مصربه سيدني أقصدك زو كان بيك وأقصدك ما مصطمل محمد الجليل زاده ملايكة ولي كوية لتفسير كرديدا لبل جددا للا فريش الصوت بست حوتا أو تتشاوكيا لفنما ما مصطمل أحمد كورها بوا لشاری سلێمانی دا ئەم پیاوە بیری لە چێ کردوێتەوە ئای قەڵاو فڵان کەس ئەم کۆشکە ئەو تەلارە ئەوە ئەو سیارە نەوەڵا بیری لەوە کردوێتەوە خوای پەروەردگار تۆ دەفەرمووی ڕۆژی قیامەت مثقال ذەڕە دەخوێندرێتەوە خوایە تۆ بڵێ ئەو تەلازۆی کە ئەعمالی پێغەمبەرانی پێ دەچێشرێ بەو تەلازۆش کردەوەکانی منی بەدبەختی پێ بچێشرێ ئای خوایە خەجاڵەت خۆم پێغەمبەران کیان لە پێناویان لینە لێ بەسەلاتوە منیش بەدەستی خاڵی سنەسەر ئەو تەلازۆە حەل بەو تەلازۆە كردوي في غنبراني في هذا الصنجندريا مني بخير شرط مثل أو ثلاثة أخوة هيش فيها أفهم خليل بالشدة بها جذبوا حالة يجري شاري كمان بزيادة الله بلواز من رادك وقيامتي خوي دقريا وأكد الله أم دين الدين ترك دنياين يا باب ضرم وبنا وداني جاءت ودي ستة مفلوتي جورا زماني كان رحمة الشيخ ده رضا ورحمة خالي به سيري أمانة شنك هذا قيامة جان أمد وفاك ببيع ويبلي صوانك لەکوێ بووی بڵێ ئەوەی خەبەرت چییە بانجی دەکا ئاشەوان مەلا ئەحمەد وەرە ئاش لە خەیاڵێک ئاشەوان لە خەیاڵێک بۆیە پێڵە ئاشەوان ئەوە تۆ بیری چ دەکەیەوە وەرە وەڵامەکەت پێ بڵێم و مێشکی خۆتی پێوە سەغڵەت مەکە سیرێکی بازاڕی زێڕەنگران و سەوزە فرۆشان بکە ئەرێ ئەو تەلازۆی ئاڵتوونی پێ دەکێشن سڵقوتوری شەر بەوە دەکێشن سيريكا أما كلامات أولياء وتاكانا يعني أو تلازي في غنبران زيري في هذا الشيء شو قتولي في هذا الشيء وقت منيتو فمو بلان دعاء قبل إخوايا من شوخ بن خطابي أو قولان ورجل السيبريا وأنا من شحشركا لفما أنزاد وما إخوة دوا أو قيام الدرجان بويا أو دوانا عوضيك وفاق بول خواهي فرودي قال للدفارين ورحمة تبكي يا ربي خواهي لخير وبركاتي أمن وروجو أمدي أول ما جي خدام بيبشمان نكي يا ربي خواهي لم روجو مباركة دا لما خوش بي يا ربي لم روجو مباركة عند قلمي عفو بيني بس نبنا وتاوانا كان ما اندا يا ربي خواهي إما زور تشوكين زور خزاوة بارين زور بيكر دوين بلان خواهي لريزي تاكان وفاكان وتيغنبران صالحان وشهيدان دا جقائك بسكولز ويما بديت ولا قالوان دا يا ربي خواهي بخلافيكم من لقلنكي يا ربي خواهي بخلافيكم من لقلنكي خواهي غضب من لنقري خواهي حال بال من لتغنسي خواهي مالو حال من بصرا نرو خير خواهي فقير وهجاري لنا ومن داباركا خوش بزراني فرحي هبوي خواهي رومانتيكا يا ربي خواهي باراني صلي رحمة بسلام كردستان وولاتي مسلمان داباريني يا ربي خواهي صدو حدي فلوز نزيبوت وباراني رحمتي بمصيبة من بصرا باريني خير غيري أو زي ما مبريري خواهي رحم بحالي هم ولايات مامكي بتايب الرحم بنخوشكان مامكي لم بلجيجنا لخواش شفاب ونخوشكان منيني دولي كالسكاريان بشفاي نخوشكان ينخوشكي خوايا ويا أولاديني لم بلجيجنا دا أولادي صالح في عطاك الخزاني حامل البيوت وليان صاد به يا أرحم الراحمين أوي أولادنا صالح أبوي صالح كي ويما الله من دعوة فيك أخواني لي جلنا دي أوي هزار دسكت أخوات غير الصروفي لبكيوا أوي بزي بخلقي مسلماني هزار عليتوا يا ربي إخوة زيادة توش بصيت بيدا بيتوا زيادة لك يبخشي آمين آمين والحمد لله رب العالمين